بەردەوام دەبین دیارە وەک ئاگادارین کە دوێنێ هەڵبژاردننی پێشوەختە بۆ پەرلەمانی بەریتانیا بەڕێوەچوو کە بڕکێکی تونند لە نێوان پارێزگاران و پارتی کرێکاراندا هەبوو بە پێ ئەنجامە بەرایەکانیش کرێکاران توانوێتی سەرکەوتنێکی مێژووی تۆمار بکات. دەپرسین ئەم هەڵبژاردنە چ کاریگەریەکی لەسەر سیاسەتی بەریتانیا و بە دیاریکراویش کاریگەری لەسەر سیاسەتی یاخود لەسەر بارودۆخی کۆچبەران لە وڵاتی بەریتانیا دروست دەکاتن بابەتانە گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز گۆفە ئەحمەد کابڕێزیان سەرۆکی ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد لە بەریتانیا ڕاستەوخۆ لە ڕێگەی سکایپەوە لە بەریتانیا لەگەڵمانە کاگۆڤە سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. بەپێی ئەنجامە بەرایەکان هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی بەریتانیا چۆن ئەنجامەکان چیمان پێ دەڵێن و لایەنی یەکەم بە پێی و ئەنجامانی کە هەیە پارتی کرێکارانە ئەمە چ کاریگەریەک لەسەر داهاتووی بەریتانیا بەجێ دەهێڵێت؟ بەڵێ بەیانیتان باش هەواڵەکانی بەریتانیا و کۆی چاودێرانی سیاسی و کۆی ڕاگەیاندنەکانی جیهان چاویان لە ئەم دەنگدانەی بەریتانیایە چکە لە مێژووی بەریتانیایە دەنگدانێکی وەها بەو شێوەیە و ئازادانە کە پارتێک ئۆپۆزیسیۆن بووە ئێستا دەسەڵاتی گرتوۆتەوە دەست ئەمەش چاودێرانی سیاسی شۆک کردووە بەڕاستی لە هەمان کاتە ئەو سیاسەتەی کە ڕەشی سوناک وای کرد کە وڵاتەکەی بەرەو شکست بەرێ وای کرد کە ئۆپۆزیسیۆن دەنگێکی زۆر بەدەست بێنێ دوێنێ لە ساتەکانی دەنگداندا ڕاستە ستێکی زۆر هەبوو بە دەنگدانەوە و بە پێ ڕاپرسی کە ئێمە کردومانە کە لە خەڵکمان پرسیوە لە خەڵکی ئینگلیس خۆی ئەسڵی ڕەسەنی ئەم وڵاتە پێمان وتوایە چون بۆ دەنگدان زۆر کەس تااقەتی دەنگدانی نەبوو حەزی لە دەنگدان نەبوو هەڵبەتە هەنێکیان چۆن بڵێ حەزیان بۆ بارودۆخەنیە کە هەردوو پارتەکە دروستیان کردەوە بۆ وڵاتە بەڵام بەرحاڵ دوێنێ کاتژمێر حوتی بەیانی بۆ دەی شەو هۆڵەکانی دەنگدان کرابوونەوە و بە ڕێژەیە خەڵک بە ڕێژەی لە سایە هەفتا تەنانەت بۆ جاری پێشوو کە دەنگدان کراوە لە سایە 63 خەڵک چووە ئەگەری ئەو پێشبینیانەی کە چاودێرانی سیاسی کردویانە زیاتر لە سایە 75 خەڵک دوێنێ دەنگی داوە بەڵام ئەوەی کە پارتەکەی ڕەشی سوناکی تووشی شۆک کردووە پارتی لەیبەیە کە دەنگێکی لە ڕادە بەدەری هێناوە و خەڵک ئێستا دەڵێ پارتی لەیبە پارتی کرێکاران یەکەمین پارتە کە دەتوانێت خزمەتی ئەم وڵاتە بکا و ئەم وڵاتە تووشی شکست نەکات لە پێشینەشە پارتەکەی ڕەشی سونا کۆمەڵی شکستێناوە بۆم وڵاتە بۆ نمونە لەوەی کە لە یەکێتی ئەوروپا چۆتە دەرەوە و لەوەی کە بارودۆخی وڵات لە هەموو شتەکانەوە گران بووە ئێستا خەڵگە و پارتەی چۆن بڵێ سزا داوە ئێستا پارتی لی بە پارتی کرێکاران بۆ تا یەکەمین دەنگ و دوێنێش لە دوای داخستن سایتێک دانراوە لەلایەن چەند چاودێرانی سیاسی و ڕاگەیاندکارەکان لێرە ئەم سایتە تا ئێستا بۆ 410,000 دەنگ لە پارتی لێبەکە بردوێتی و لە یەکەمی بەدەستێناوە تا ئەم ساتە 5 کورسی بەدەستێناوە و خەریکی جیاکردنەوەی دەنگەکانن. باشە کاگۆڤە بە بڕوای بەڕێستان هۆکاری ئەم سەرکەوتنا گەورەی پارتی کرێکاران بۆچی دەگەڕێتەوە؟ ئایا سیاسەتەکانی پێشووتری ڕیشی سوناک بۆ یاخود ئەو بابەتە قەیرانەی ئەو قەیرانە ئابووری ئەو بارودۆخە ئابووری کە لە بەریتانیا بوونی هەبوو هۆکاری سەرکەوتن بووە بۆ ئەم پارتە؟ بەڵێ پارتی کرێکاران یەکێکە لەو پارتەی کە لە پێشینەدا خزمەتێکی بەرچاوی کۆمەڵانی خەڵکی بەریتانی کردووە لە تەواوی دنیا و وڵاتەکەی خۆشیە لە هەمان کاتە کاتێک کە سزای ئەم پارتیان داوە ئەم پارتە شکستی بۆ وڵاتەکەی هێناوە و چۆن بڵێ وای لە پەنابەران کردووە کە ڕوبەڕووی چەندین قەیرانی دەرونی و یاخود خۆکوشتن یاخود هەر بارودۆخێکی کە ببنەوە لە دوایین چاوپێکەوتنی سەرۆکی پارتی لێ بە و ڕەشی سوناک سەرۆک وەزیری بەریتانیا دوو چۆن بڵێ لە بەرامبەر یەک دانرابوون کە دژایەتی یەکیان نەکرد بۆ نمونە پارتی کرێکارانەی وت ئێمە هەموو پشتیوانێکی پەنابەرانەکەین بەڵام لە هەمان کاتی ڕەشی سوناک سەرۆک وەزیری بەریتانیایی وت ئێمە دژی پەنابەرانین و ڕەوانەی ڕوواندایانەکەین ئەم دوو قەوانینە یاخود ئەم دوو قسەیە بۆتە تەوەرەی گفتوگۆی هەموو ڕۆژنامەکانی دنیا هەموو چاودێرانی سیاسی
و لە هەمان کاتیشا و قەیرانەدارایی کە بەسەر بەریتانیایە هاتووە لە ڕووی گرانبوونی هەموو شتومەکەکانەوە. تەنانەت پارتی کرێکاران ئەڵێ ئێمە لە دوای ئەوەی کە دەسەڵاتمان گرتە دەست ئێمە سێکتەری جیپی سێکتەری نەخۆشخانەکان چاک دەکەین، چونکە لێرە سسترین بابەتی نەخۆشی یاخود جیپیەکان یاخود ئەو نەخۆشخانانەی کە هەیە سێکتەرەکە زۆر لاوازە، زۆر کزە. پارتی کرێکاران بڕیاری داوا کە بەو سێکتەرەیە ئاچێتەوە و چاکێکا و خاڵی دووەمیش بەسەر کێشەی پەنابەران ئاچێتەوە و کێشەی پەنابەران چارەسەرەکە کە لێرەوە هەمومان نەزانین ڕێژەی پەنابەران لە بەریتانیا ڕێژێکی زۆری تێپڕانەوە. تەنانەت پارتی کرێکاران ئەیوت لە دوای هاتنی ڕەشی سوناکەوە زیاتر لە 50 بۆ 100,000 پەنابەر هاتۆتە نێو خاکی بەریتانیایە و چارەسەر نەکراوە. لە کاتێکدا تۆ هیچ بنەمای یاساییەکی نێودەوڵەتی نییە تۆ دەڵێ پەنابەران ڕەوانەی ڕواندا دەکەم، بەڵام پارتی کرێکاران دەڵێ ئێمە پەنابەران ڕەوانەی ڕواندا ناکەین و لە وڵاتی خۆمانە چارەسەریەکەین و بەریتانیا خاوەنی بڕیار و یاسای خۆیەتی. باشە کاکۆ هەر لەسەر بابەتی پەیوەست بە پەنابەران بمێنینەوە لە بەریتانیا چارەنووس پەنابەران لە دوای هەڵبژاردنەکان هەڵبەتە وەگەوەی کە خۆشی ئاگاداری بابەتی پەنابەران لە ناو شەقامی بەریتانیشدا دوو ئاڕاستی جیاوازیە بوو، بەشێکیان لەگەڵ ئەوەدا بوون کە بوونی پەنابەرێکی زۆر گرفتی ئابووری و هەندێک بابەتی دیکەی لە بەریتانیا دروست کردو. ئەگەر بێت و پارتی کرێکاران بە شێوازێکی نەرمتر لەگەڵ پەنابەراندا مامەڵە بکات، ئەمە لە داهاتوودا گرفت بۆ زۆربوونی ژماری پەنابەران لە بەریتانیا دروست ناکات و جارێکی دیکە ئەمەش بە شکستی پارتەکە ناشکێتەوە لە دەسەڵاتیە؟ بەڵێ بێگومان بەریتانیایشێک بۆ لەو وڵاتانەی کە بە شێوازێکی زۆر تایبەت و پرۆفیشناڵ پێشوازی لە پەنابەران کردووە، بەڵام لە دوای هاتنی ڕەشی سوناک و گۆڕینی ئەم هەموو سەرۆک وەزیرە و هاتنی ڕەشی سوناک دوو جیاوازی دروست بوو. ڕەشی سوناک هات بۆ نمونە لەبەر ئەوەی پێشتر سەرۆک وەزیران یاخود سەرۆکی هۆم ئۆفیس ئافرەتێک بوو هەر بە ڕەچەڵەک هیندی بوو، ڕەشی سوناکیش هیندی بوو، چونەوە وڵاتەکەی خۆیان بۆ هیندستان پێشوازیان لە 200,000 پەناخواز کرد، پەناخواز بۆ شێوەیە کە بە جوابەوە بە ڕسمی بێنە خاکی بەریتانیاوە. ئێستا ژمانگانە زیاتر لە 20,000 هیندی دێنە وڵاتە بە ڕسمی بۆ ئیش، کە ئەمەش جیاوازێکی زۆرە لە نێو خەڵکێک کە بە چوب دێ بە قوربەسەری بە دەردەسەری دێ و تۆ بێ لە وڵاتەکەی خۆشتەوە هێشتا خەڵک بێنی. وێ ئەمە وای کرد لە پارتەکەی ڕەشی سوناک بە شکستێکی گەورە ناوبەرێن لە ناو ئینگلیز و لە ناو هەموو قەومەکانی ترا بەڕاستی وەکو ڕەگەزپەرستی ناویانە. لە هەمان کاتیشا کێشەی پەنابەران پارتی لەیباڵێ ئێمە چەندین ساڵە کارمان لەیت کردووە، هاوکار و پشتیوانی پەنابەران بووین. بەپێی یاسا دووەلیەکان هیچ وڵاتێک ناتوانێت هاوڵاتیە کە هاتە نێو خاکەکەیەوە بینێرێتەوە بۆ وڵاتەکە بەمە جێگەی کێشەی نەبێ. ئەگەر کێشەی هەبێ و داواکراو بێ لە نێو ئەنتەرپۆڵ ئەتوانێت بینێرێتەوە، بەڵام تۆ کە پەنابەرێک دێ بۆ وڵاتە ئیشی چیە بە ڕواندا کە بەس بە زیاتر بە هەزاران مایل لە وڵاتەکەی تۆ دوورە لە بەشێکی ئەفریقایە، کە ئەمەش زۆر کێشەی دروست کردەوە بەریتانیا و چەندین ملیۆن پاوەنیان سەرف کردو بۆم حاڵەتە و وەکو کارتێکی فشار بەکاریانێناوە بۆ پەنابەر. تەنانەت چەندین پەنابەرە کە چوونەتە ئەوێ تووشی کێشە بوون، تووشی ڕوبەڕووی بە کێشەی دەرونی بوونەتەوە. بۆیە پارتی کرێکاران دەڵێ ئێمە ئەم کێشەیە چارەسەرەکەین و هیچ وابەستە نابین بۆ یاسایانەی کە ڕەشی سوناک دەری کردووە. لە هەمان کاتیشدا بەبێ چاودێرانی سیاسی دەڵێن کاتێک کە ڕەشی سوناک ماڵ ئاوایی دەکات و ئەڕوات یاساکە لەگەڵ خۆیە باو ناگەڕێتەوە، یعنی مەسلەی ڕواندا کۆتایی دێت، مەسلەی کێشەی پەنابەران بۆ ڕواندا کۆتایی دێت لە دوای ڕەشی سوناک. ئەگەر ئەم بابەتە کۆتایی پێبێت بە شێوەیەکی گشتی شێوازی مامەڵەکردنی لەگەڵ پەنابەران ئاراستێکی دیکە وەردەگرێت لە بەریتانیا. لە دوای ئەم هەڵبژاردنە چارەنووسی پەنابەران چی لێ بەسەردێ لە ناویشیاندا ئەو کوردانی کە لەوێ دەژین؟ بەڵێ لە هەمان کادا لێرە کە ڕێژەی پەنابەران زیاد دەکا بە پێی پلان و پرەنسیپی خۆی وڵاتە بەڕێوەیە بە تۆ لە هەمان کاتە هەرم وڵاتە ناتوانێت یارمەتی پەنابەران بە پێی پرەنسیپێکی یاسای نێودەوڵەتی دووەلی ئەوروپا هێشتا ئەم وڵاتە لینکێکی ماوە لەگەڵ دووەلی ئەوروپا بۆ پەنابەران. تۆ ناتوانی مامەڵەیەکی خراپ لەگەڵ پەنابەراندا بکەیت و بڵێ من هیچ وابەستەیەک نابم. پارتی کرێکاران ئەڵێ ئێمە بە هەموو شێوەیەک خزمەتی پەنابەرانەکەین
لە هەموو سێکتەرەکانەوە ڕاستە پەنابەراتۆتە وڵاتەوە سێکتەری نەخۆشخانەکان زۆر لاواز بووە پێدانی خان و ئێستا نزیکی ملیێنێک ها وڵاتی بەریتانی چاوەڕێی خانووی کانسڵن خانووی کە ئەم وڵاتە خۆی بەکرێت داتێ و ئەم وڵاتە خاوەندارێتیەکە یعنی ئەمەش فشارێکی زۆر دروست بۆ بەڵام پارتی کرێکاران ئەڵێ ئێمە هەموو کێشەکان چارەسەرەکەین ئەمەش مای دڵخۆشیە کە پێشتر دەسەڵاتیان هەبووە و کار و چالاکی زۆر باشیان کردووە خزمەتی زۆر باشیان کردووە و ئێستا هاوڵاتیان متمانەیان داوە بە ئەم پارتە بۆ ئەوەی بتوانێت بەسەر بڕیارەکانی خۆیان بچێتەوە و خزمەت بکە بەڕاستی کە لە پێشینە شامان پێشینیان هەبوو بۆ ئەم خزمەتە بڕیارەکانیان دروست بووە توانیویانە خزمەتێکی باش بکەن و توانیویانە پشتیوانی کرێکاران بن حیزبێکی کرێکارانن و پشتیوانی کرێکارانەکەن و پشتیوانی و پەنابەرانەکەن دەڵێن بڕیارێکی کەشیان هەیە یاخود وعدێکی کیان هەیە کە بە هاوڵاتیان و ئەو خەڵکەی خۆیانیان داوە ئەڵێ دەتوانین وا بکەین لە دوای 6 مانگەوە کاوڵاتی دێتە وڵاتە ئیش بکە کار بکە بەڵێ ئەگەر بتوانن ئەم بڕیارە جێبەجێ بکەن هیچ سێکتەری کە قورسایی نامێنێ گەر هاوڵاتی بێتە وڵاتەوە ئیشکە لەسەر پێی خۆی بۆستێ و بتوانێت خزمەت بکە فشاری خانوو یاخود فشاری ئیشکردن یاخود هەر فشارێکی کە بێکەم هاوڵاتیە لۆدێکە لەسەر حکومەتە کەمیەکاتەوە کەواتە ئەم پارتە بەپێی ئەو کار و چالاکیانەی کە پێشووتر سەرۆکوەزیرانەکانیان کردویانە خەڵکی ئەم وڵاتە بڕیاری داوە کە دەنگ بدا بم پارتە و توانێت خۆی خزمەتی ئەم وڵاتە بکات و بتوانێت ببێتە جێی متوانێ ئەم خەڵکە چونکە پێش هەڵبژاردن چاودێرانی سیاسی زۆر بەوردی چاودێری ئەم بابەتەیانە کرد تا ئێستا پارتی لەیبە یەکێکە لەو پارتانی تا ئەم ساتەکە لێرە چارێکی بۆ هەشتی بەیانی مسەیری سایتە بەریتانیەکانم کردووە زیاتر لە 5 کورسی هەیە لە شۆ کە خەریکن و جیاکردنەوەی دەنگەکان زیاتر بۆ 500 هزار دەنگی هێناوە سەرۆکی پارتی لێبە ئەمەش کەم نییە مە لە مێژووی بەریتانیایە زۆر بە گەورەی سەیرەکرێت بۆیە چاودێرانی سیاسی شۆک بوون لەم گۆڕانکاریە گەورەی کە دەکرێت لە بەریتانیا هاوسەنگیەکە کە تەواوی چاودێرانی سیاسی چاوێن لەسەر بەریتانیایە کاک کۆڤا باسی جاکردنەوەی دەنگەکانت کرد ئەگەر بەوردی زانیاریەکان لای تۆ بە یاخود بەپێ و بە دوواداچوونان و لە ماشێتیاواڵەکان بچەن کاندیدێکی کورد یاخود چەند هاوڵاتێکی کورد خۆیان کاندید کردبوو هیچێک لەو هاوڵاتیە کوردانە توانیویانە زۆرینەی دەنگ بەدەستبێن و وە کورسی پەرلەمان بەدەستبێنن بەپێی ئەنجامە بەرایەکان لە ئێستا تەنها ئەو کورسیانە جیاکرێنەوە کە پارتەکان وەری ئەگرن کە ئەو پارتانە بەشێ لە کورسیەکان ئەبن بەڵام تا ئێستا تەنها ئەو دەنگانە جیاکرێنەوە کە بۆ پارتەکەی هێشتا دەنگی ئەو کەسانە چۆن بڵێ بڵاو نەکراوەتەوە کە بڵێ فلانە کەس ئەوە دەنگی بەدەستێنابێت بەڵێ ڕاستە لە لەندەن لە شارەکانی کە لە ناوچەکانی کە کاندیدی کورتەیە خەڵکێکی زۆر بۆی کاندید کردو بەڵام بە خۆشحاڵیەوە کۆمەڵێک کوردیتیاگەری هەیە و کوردانە پشتیوانی زۆر بەدەستبێنن هەر بۆ نمونە ئێمە ئیبراهیم دۆگۆزمان هەیە خەڵکی کوردستانی تورکیا کە ئەمەش کوردێکی زۆر باشە و لێرە توانیوێتی دەنگێکی باش کۆکاتەوە وە کاندیدی پارتی لەیبە بووە بەمە هێشتا تا ئێستا ئەو بڕیارە ئەو یاخود ئەو دەنگانە جیان نەکراوەتەوە بۆ کاندیدەکان تەنها پارتەکە ئەڵێ 410,000 دەنگ 600 دەنگ یاخود ئەوەنە دەنگی هەیە بەڵام پارتەکەی ڕەشی سوناک تا ئێستا 130,000 بۆ 140,000 دەنگی هەیە کە ئەمەش لە مێژووی بەریتانیا بە مەترسیەوە سەیری ئەو پارتە دەکرێت و ئێستاش ئەندامانی پارتی کۆنسەرڤەتیڤ زیاتر هاواری ئەوە دەکەن کە ڕەشی سوناک بۆتە هۆی ئەوەی کە شکست بۆ وڵاتەکەی خۆی یاخود شکست بۆ پارتەکەی خۆی بێنێت لە مێژووی بەریتانیا بە مەترسی بۆ پارتە سەیر دەکرێت وەکو کۆتا پرسیار دەمەوێت هەڵبەتە لە پێش ئەوەی هەڵبژارنەکان دەست پێ بکات بابەتێکە بوو کە ڕیشی سوناگەی و دەگەر بێت و پارتی کرێکارانیش سەر بکەوێت و زۆرینەی دەنگان بەدەست بێنێت گرفت لە بەردەم ئەو پارتدا دروستە بێت یاخود بە دیوێکی لە دیوەکانی دیکە ڕێگە نادەین و گرفتی بۆ دروست دەکەین لا وڵاتێکی وەکو بەریتانیا کە ئازادیەکی ئەگەر ڕەهاژ نەبێت تا ڕادێکی زۆر ئازادی بوونی هەیە دەکرێت بڵێ هەڕەشەی پارتی پارێزگاران کاریگەری لەسەر سەرکەوتنەکانی پارتی کرێکاران هەبێت بەڵێ من دەتوانم بە دوو ئابەستەوە ئابەستەی کەمەوە دوێنێ
بەپێی ئەو چاودێری کە ئێمە چاودێری کەناڵەکانمان کرد، چاودێری شوێنەکانی هەڵبژاردنمان کرد، هیچ دەستگایەکی ڕاگەیاندن نەتواندرا دەنگەکان یاخود هاوڵاتیان مقابلە بکە یاخود چاوپێکەوتن لەگەڵ هاوڵاتیانە بکە کە ئەمەش لایەنی یەکەمە کە دەستگاکانی ڕاگەیاندن بۆ نەیانتوانیوە ئەم بابەتە بێنە بەردەم شاشەکانیان. خاڵی دووەم نەخێر لێرە بەپێی پرەنسیپ و یاسای دەنگدان یاخود ئەو ئەجێندایی کە لێرە هەیە ئەو پەیڕۆ پرۆگرامە هەیە هیچ پارتێک بۆی نییە کە دەسەڵاتی کەم بۆ یاخود کە دەسەڵاتی نەما ناتوانێت کێشە و ناوسەنگی بۆ پارتەکەی کە دروستکە لەبەرەوەی لێرە پەرلەمان هەیە، لێرە یاسا و ڕێسای تایبەتی خۆی هەیە، هیچ پارتێک بۆی نییە دەست باتە نێو یاسا و کاروباری پارتەکەیکەوە کە دەسەڵاتی یەکەمی بەدەستێناوە و کە ماڵئاوایی لە پارتی یەکەمە کات کە ئەو پارتی پێشووە کات کە پارتی ڕەشی سوناکە نەخێت بە هیچ شێوەیەک ناتوانێت دەستقاتە کاروباریەوە چکە یاسا و ڕێسایەکی تایبەتێ لەو بابەتەوە. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان، زۆر سپاس بۆ گۆڤ ئەحمەد سەرۆکی ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد لە بەریتانیا کە ڕاستەوخۆ لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمان بوویت. دووبارە سپاس.